وا بڕیارە لە دەی ئەمساڵ هەڵبژاردنەکان بۆ پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت و بۆ ئەوەی ڕێگری لە ساختەکاری بکرێت لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین کۆبوونەوە لە نێوان کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و سەرۆکۆماری عێراق و یونامیدا بەسرا کە تێیدا کۆمەڵێک ڕاستپاردە تاوتوێکرا ئەمەبەستی پاچی لە هەڵبژاردنەکاندا کە ئەمانن: یەکەم، دوای 24 کاتژمێر لە هەڵبژاردنەکان ئەنجامەکان ڕادەگەیەنرێت و بە پەخشی ڕاستەوخۆ ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان و ئەنجامە گشتەکان بڵاو دەکرێنەوە. دووەم، قەدەغەکردنی بەکارهێنانی نایاسایی کارتی دەنگدانی کوردخایەن لە ڕێی کۆکردنەوەی و سنووردارکردنی لەلایەن نووسینگەی نیشتیمانی کۆمسیۆنی هەڵبژاردن. سێم، ئەو دەنگدەرانەی کە هەڵگری کارتی کوردخایەنن لە ڕۆژی دەنگداندا زانیاریەکانیان بە شێوەی بایۆمەتری تۆمار دەکرێت و پێش و دوای دەنگدان پشکنینی پەنجەمۆریشیان بۆ دەکرێت. چوارەم، سزای یاسایی و دارایی ئەو فەرمانبەرانە دەدرێت کە لە ناوەندەکانی هەڵبژاردننی ئەواندا تەزویر دەکرێت و دەدرێنە دادگایەکی تایبەت. پێنجەم، پرۆسەی ژماردنی دەنگە ئەلکترۆنیەکان بە شێوەی ژماردنی دەستی دەبن و لە هەموو وێزگەکانی دەنگداندا بە ئامادەبوونی نوێنەری حیزبەکان و چاودێرەکان بەڕێوە دەچێت. شەشەم، ئەنجامەکان دوای دڵنیابوون لیان ڕادەگەیەنرێت و کۆپی ئەنجامەکان دەدرێتە بریکاری حیزبە سیاسەکان و باڵێوراوان. حوتەم، هەموو پاڵپشتیەک پێشکەشی تۆڕەکانی چاودێری و سندیکاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەکرێ کە گرنگی بە هەڵبژاردنەکان دەدەن. ئەوەش لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا چەندین جار کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاندووە ئامادەی هەڵبژاردنەکان و بەردەوامن لە کارکردن بۆ ئەو مەبەستە.